39 ساڵ بەسەر یەکێک لە دەڕەندانەترین تاوانەکانی ڕژێمی بەعسی لە ناوچوو تێدەپەڕێت کە هێرشی چیمیایی بوو بۆ سەردۆڵی بالیسان و شێخوەسانان و دۆڵی مەلەکان و گوندەکانی وەرێو خەتێ. سەرەڕای تێپەڕبوونی نزیکەی چواردەیە هێشتا شوێنەواری گازەژەهراویەکان لە جەستەی برینداران و یادەوەری خەڵکی ناوچەکەدا وەک خۆی ماوەتەوە. ئەم لە 2023 هاوارەکەم با خەستەخانە کلۆ برینداران بکرێتەوە ئەدە چ لە هەولێر بی چ لە بالیسان بی چ لە هەلە بجەیبی با برینداران بێ بەرامبەر عیلاجی وەگرن عیلازن بە قەوەتن عیلازن گرانن نەک ئەم لە بەرژەوەندی خۆم قسە ناکەم لە بەرژەوەندی حام قسەکەم لە بەرژەوەندی هەموو کورد و کوردستان بە تایبەتی شێخوەسان و بالیسان پێم خۆشە یعنی ئاگان لە بریندارەکان بی ئاگان لە شەهیدەکان بی ئاگان لەو مەحاناتە بی کە یعنی چیان لێ هاتووە چ کارەسە کارەساتیمە زۆر لەوەی گەورەتەکە باسکەین. ئەو بریندارانی سەرچیمیایی بەداخەوە تا ئێستاش بەشێک لەو بریندارانە ساڵانە بەردەوام پۆل ماڵ ئاوایمان لێ دەکەن و بەشێکی تریشان بەردەوام بەدەستبرینەکانیانەوە دەناڵێن بەڵێ ئێمە لە نەخۆشخانەی بالیسان ئەوەی لە تواناماندا بێت وەکو خۆمان بۆمان کردوون بۆمان دابین کردوون ئێمە بریندارمان هەیە نزیکەی 9 ساڵ زیاترە بەردەوام ئۆکسجینی بۆ دابین دەکەین بەڵام لە ڕووی دابینکردنی پێداویستی و چارەسەری بنەڕەتی بەڕاستی ئەم بریندارانە پێویستیان بە چاودێری وردی پزیشکی هەیە پێویستیان بە چارەسەر هەیە لە دەرەوەی وڵات. کەسوکاری قوربانیان و شەهیدان و بریندارانی کارەساتەکە بە غەمێکی قوڵەوە باس لە فەرامۆشکردنیان دەکەن و دەڵێن 39 ساڵە بەدەست ئازارەوە دەناڵێنین بەڵام حکوومەت وەک پێویست ئاوڕی لێ نەداوینەتەوە تەنیا داواکاری ئەوان ئەوەیە کەسی تر لە ڕۆژانی یادکردنەوەدا سنووردار نەکرێن و وەک شایستەیەک خزمەتگوزاریان پێشکەش بکرێت چون کابرینەکانی ئەوان تەنها بە چەپکە گوڵێک ساڕێژ نابێت. بەشێکی زۆری بەرکەوتەکانمان ئێستا لە ژێر ئۆکسجیندا بەشێکی زۆریان لە ماڵەوە توانێت قسەکردنیانە بێنە دەرەوە بەشێکی زۆرە توانیان نیە چارەسەری خۆیان بکەن داواکارین لە حکوومەت لەلایەنی پەیوەنددارەکان هەنی نەخۆشخانەیەک لە سنووری بالیسان بکرێتەوە بۆ بریندارانی شیمیایی. کاریگەرێشکە تەسیرەکە سە زنجیرەی خۆراک تەماشادێک کەسێک سلێمانیان هەولێری دێ گژوگیا بەهاریەکان دەبات تەسیری کردە سنجیرەی خۆراک کە ئەو جیا ئەو گژوجیا دەخوات دەگوازرێتەوە بۆ ئەو مرۆڤی ئەو شوێنەکە بە هیچ شێوە ینی خەڵکی شوێنەش نییە بەس تەسیریاتی لۆ دەڕوات. کاریگەری ترمان هەیە کار دەکاتە سەر پێکاتەی خاک تەماشا دەکەی مایکرۆبایۆلۆجی خاک تێکچوەوە ئەو خاکە جارشتر بەکەل کشتتوکاڵ و بەکەل زراعەت نایەت هەروە کار دەکاتە سەر تەمەنی ڕۆکەکان هەروە ڕەجی ڕۆکەکان تەماشاکەی شێوەی ڕۆک گۆڕایە. لەو هێرشەدا کە ڕژێمی بەعسی لە ناوچوو دۆڵی بالیسانی لە ناوچەی خۆشناوەتی تێدا بە چەکی چیمیایی کردە ئامانج 263 هاوڵاتی سڤیل شەهید بوون و 556 کەسی تریش بریندار بوون. 39 ساڵ بۆ چاوەڕوانی خزمەتگوزاری تەمەنێکی درێژە کە سوکاری شەهیدانی بالیسان لە یادی شەهیداندا نایەنەوێت تەنها چیرۆکی مینێتەکانیان بجێڕنەوە بەڵکو داوا ئەکەن حکوومەت قەرەبوویان بکاتەوە و هەروەها وەک ناوچەیەکی بریندار و پڕقوربانی سەیری بالیسان بکات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بالیسان.